بەڵێ ئەم کاتتان باش بڕیارە کە هەژدەی مانگ دووەمین پێشەنگای نێودەوڵەتی بۆ کتێب لە شاری سلێمانی دەست پێ بکات و ئەم پێشەنگایە هاوشێوی ساڵی ڕابردوو ماوەی 9 ڕۆژە خایەنێت و هەرچەند ئەم ساڵ کۆرۆنا بربەسێکی زۆری دروست کرد بەڵام ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی کە پێشەنگاکە لە کات و ساتی خۆیدا بکرێتەوە و ئێستا کتێبفرۆشان ئەوانەی کە کتێبە فرۆشن چ لە ناوخۆ چ لە دەرەوە هاتوون تا هەرێمی کوردستان و خەریکی دانانی کتێبەکانیان و بۆ ئەوی ئامادەکاریەکەم بۆی لە کات و ساتی خۆیدا پێشەنگاکە بکرێتەوە. من ئەچمە لای کاک مەروان بەرپرسی راگەیاندنی دووەمین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. کاک مەروان سڵاوت لێبێ. ئەم ساڵ هیچ گرفتێک هەیە لەوەی کە کۆرۆنا هەیە و هەروەها چەند وڵات بەشدارە لەم پێشەنگان نێودەوڵەتیە؟ بەناوی خی گەورە مێرەبان بەیانیتان باش بەیانی کوردستانیان باش سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی کوردستان 24 و بەڕێستان بەخێربێن بۆ پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی. خۆشبەختانە ئەم ساڵ لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی پیشەسایی سلێمانی و لەژێر چاودێری یەکەی تەندروستی سلێمانی دومین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە 18 تا 27 بەردەوامە بە بەشداری زیاتر لە 200 بەشدار بوو لە زیاتر لە 15 وڵاتی جیاوازەوە کە ئەم ساڵ جگە لە وڵاتە عەرەبیەکان کەنەدا و لەندەنیش بەشدارن وەکو وڵاتە بیانیەکان. سپاس بۆخوا تا ئێستا گرفتێکی وان نەهاتوێتە پێش ئینشاڵڵا بە سەرکەوتووی ئەڕوا بەڕێوە بە تایبەت مۆزوعی کۆرۆنا ئێمە توانیمانە لەگەڵ تەندروستی سلێمانی و بەڕێبەراتی تەندروستی سلێمانی کە لەژێر چاودێری ئەوان بەڕێوە چێت تەنسیقێکی باشمانە بێ بە جێبەجێکردنی خاڵی ڕێنمایی خۆپارێزی لە کۆرۆنا هەم لە ناو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی هەم یەکێک لە دروشمەکانمان ئەڵین بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین بەوەی کە کۆمپانیایەکی تایبەت بە بواری تەندروستی ئیشرافی تەندروستی ناو پێشەنگاکە بە دابشکردنی ماسک بە پاکردنەوە بە بڵاوکردنەوەی ڕەکلامەکان لە ناو هۆڵی پێشەنگا بەوەی کە نێوانەی هاوڵاتیان 1 مەترونی بۆ 2 مەتر بێ جگە لە کۆمەڵێک ڕێنمایی تری تەندروستی و هاوڵاتیان بەردەوام ئاگادارەکەینەوە کە خۆپارێزیەکان و ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن لە ناو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. ئەم ساڵێکێک لە خاڵە جیاوازەکان بەشداریکردنی کۆمەڵێک ڕێکخراوی خێرخوازی مرۆڤ دۆستیە لە ڕێکخراوی مام ڕێکخراوی CDO ڕێکخراوی مناڵپارێز ڕێکخراوی بەختەری ڕێکخراوی هانە کە شوێنمان بۆ دابین کردوون جگە لەوەی ئامادەبوونی بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری هەولێر و بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی لێرە کە شوێنیان بەڕێوە دەچێت لەناو بە دڵنیایی ئێمە لە ماوەی ئەو دەڕۆژەیە کۆڕ و چالاکی و سیمینار و دیبیت و چالاکی ڕۆشنبیری بەڕێوە چێت لە چالاکیە بە ناوبانگەکان نەتوانین بڵێن کۆڕێکی شاعری بۆ خاتووکە ژاڵ ئەحمەد و بۆ کاکتوانە ئەمین بەڕێوە چێ بڕیارمان داوە ساڵانە خەڵاتێک ببەخشین بە نووسەرە بە ناوبانگەکان بۆ ئەم ساڵ بە نمونە خەڵاتی ڕێدەستنیان بەخشینە کاک شێرزاد حەسەن جگە لە کۆمەڵێک چالاکی تر. ساڵی ڕابردوو کۆمەڵێک ناونیشانی زۆرتان لە پێشەنگاکە خست بۆ ڕوو ئەم ساڵ چەند هەزار ناونیشان نەخرێتە ڕوو و ژمارەی کتێبەکان زیادی کردووە؟ بە دڵنیایی ئەم ساڵ کتێبەکان هەمە ڕەنگتر قەرەباڵەختر زۆرتر بابەتەکان زیاتر لە بواری زانستی و سەقافی و هوەری و هەمەڕەنگ و کەلتوری و بواری مناڵان و هەمە ئامانە و بە تایبەت ئەم ساڵ تەرکیزمان خستۆتە سەر مەسەلەی توێژینەوە زانستیەکان بە تایبەتی بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگاکان و مامۆسایانی زانکۆمانە ئەو ناوەندە ئەکادمیانە زیاتر ئەم ساڵ ئەو بەرهەمانە هەمەڕەنگتر پەخشەکان بە جۆرەها زمانی جیاواز لە ئینگلیزی و عەربی و کوردی و تورکی و چونکە وڵاتی ئێران و تورکیا شار بەشدارن یەکێکن لە بەشداربوانی دومین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. دەستخۆش بۆ بەڕێست. وەکو ئاماژەم پێدا ئامادەکاریەکان دەستی پێ کردووە بڕیارە حەڤەی مانگ هەموو ئامادەکاریەک بە کۆتا بێت بۆ ئەوی لە 18 مانگ لە بەرەبەیانی 18 مانگەوە پێشەنگاکە بەڕووی هاوڵاتیان و خوێنەران بکرێتەوە تاوەکو بتوانن سەردانی ئێرە بکەن و هەم لەلایە کتێب بکڕن لەلایەکی دیکەوە چالاکیە هوەری و ڕۆشنبیرەکان لێرە ئامادەی بن.